سوپاسی سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن و دەستگا میدیەکان دەکەین کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا خۆنەویستانە بەردەوام بوون لە ڕووماڵکردنی ڕووداوەکان و هاوکاریکردنی تیمەکان لە ڕێگەی گەیاندنی زانیاری دروست و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان. لێرەوە دەمانەوێت ستایشی ئازایەتی و ماندووبوونی ئەو تیمە قارەمانانە بکەین کە لە مەیدانی کارکردندا بوون. تیمە فریاگوزاریەکان بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری و فریاکەوتنی شارستانی سلێمانی و هەڵەبجە، تیمی فڕۆکەوانی سلێمانی بە تایبەتی عەمید حوسێن و وەفدی یاوەری، سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و هەڵەبجە، تیمە تەندروستیەکانی هەڵەبجە، تیمی وەڵامدانەوەی خێرای جێسیسی هەڵەبجە، سەرجەم فەرمانگە حکومیەکانی بەشدار لە هەڵەبجە و سەرجەم پارێزگار و ئیدارە سەربەخۆکان، هێزە ئەمنیەکان، هێزەکانی ئاسایشی شارە زوور، بەرگری فریاکەوتنی هەڵەبجە و سلێمانی کە هاوکار بوون لە پاراستنی ئارامی و یارمەتیدانی تیمەکان. سوپاسی بێپایانمان بۆ هەموو خۆبەخشەکان کە هاوشانی تیمەکان ماندوونە ناسانە لەگەڵمانابوون و هاوکاری تیمەکان بوون لە کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەتە و بیرمان نەچێ هاونیشتیمانیانی سنووری پارێزگای هەڵەبجە بە بێ جیاوازی بە تایبەتی گوندەکانی مۆردین و چنار و هەموو ئەو گوندانەی هیوادارم ناوێکێکم بیر نەچێت هەمویان هاوکار بوون خۆبەخشانە کاریان کردووە. شانازێکی گەورەیە کە جارێکی تر ڕۆحی بەرزی هاوکاری و خۆبەخشی هاوڵاتیانمان بینی کە لە نمونەی جوانیان نیشاندا و بەدەم ڕووداوەکەوە هاتن. هەوڵ و ماندووبوونتان جێگەی ڕێز و ستایشی هەرە بڵندە، داواکارین لە خوای گەورە کوردستانمان لە هەموو بەڵایەک و ناخۆشێک بپارێزن. بەڵێ سەبارەت بە ئامێرەکان کە داوامان کردبوو ئامێری پێویستمان نەبوو بۆ ئاگربڕ و بۆ پاکردنەوە، ئێمە هەندێک ئامێرمان هەبوو بەڵام ئامێری پێویست نییە بۆ ئەو سنوورە جوغرافیە بەرفراوانە زۆر کەمە. ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان لە دیوانی پارێزگا داوای 49 ئامێرمان کردووە لە ئامێرە جیاوازەکان کە لە ئەنجومەنی وەزیران تەواو بوو لە وەزارەتی داراییە. ئەمە فرسەتێکە بۆ ئەوەی داوا بکەین لە وەزارەتی دارایی بە زووترین کات وەڵاممان بدەنەوە بۆی ئامێرانە بگەنە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵام لێتان ناشارینەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەڵکەوتەی جوغرافی ناوچەکە بە شێوەیەکە کە لەوانەیە لە ئایندەیە لەگەڵ ئەم تیمە بەڕێزەیە کە ئەوان لە ئێمە شارەزاترن دانیشتنێک ئەکەین. ئێمە پێویستی زۆر زیاترمان هەیە هەم لە چاکردنی ڕێگا هەم لە ئامێر و ئالیەت و ئامادەکردنی تیمی تایبەت بۆ ئەم جۆرە کارە ساتانە کە هیوادارین ئینشاءڵڵا دووبارە نەبێتەوە، بەڵام بۆ هەموو حاڵەتێکی نەخوازرا خۆمان حاضر. بەڵێ بێگومان ڕووبەرەکە بەڕێز بەڕێوەبەری گشتی کوشت و کاڵ و لایەنە پەیوەندیدارەکان خەمڵاندنێکی سەرەتاییان کردووە سەر و 5,000 دۆنمە، بەڵام دواتر لە چەند ڕۆژی داهاتووە بەڕێزیان کە داتای تەواویان وەرگرت و تەواو بوو بڵین مەسحکردنەکە ئەو کاتە بەڕێستان ئاگادارەکەنەوە بڵێ 5,000 دۆنم سەر و 5,000 دۆنم زەوی زەرەری پێگەیشتووە.